ئێمە لە شاری سلێمانیەوە هاتوین بۆ سەیرانگەی دوکان ئەم هەفتەیە هەر هەفتەیە و ئەچین بۆ سەیرانگەیەک چونکە ئێستا بەرەوگەرما ئەڕۆین وەرزەکەمان ئەچێت بۆ هاوین و بەهار هەرچەند ئێستا لە بەهاراین بەڵام ڕۆژ بە ڕۆژ پلەی گەرما زیاتر بەردەبێتەوە و جاواکارم لەوەی کە ئەچێ بۆ سەیرانگاکان پاکوخۆیانی خۆیان پارێزن و پاکوخۆیانی سەیرانگاکان پارێزن چونکە کوردستان بە پاکوخۆیانی جوانە هەرچەندە کوردستان خۆشی جوان بەڵام هیوادارم ئەو پاکوخۆیانی جوانی خۆی پێڵنەوە بیپارێزن. من لە سلێمانیەوە هاتووم وەکو دیارە پلەی گەرما بەرەو بەرزبوونەوە هاچێت و هاوڵاتێکی زۆر سەردانی سەیرانگاکانە کات و بەرەو سەیرانگاکانێت وا باشترێکە کە دوای ئەوەی کە گەشتیاران یان بۆ ئەم شوێنەیان بۆ هەر شوێنێک دوای خۆیان خاشاک و پاشماوەکان کۆ بکەنەوە و سروشتی ژینکەکە پارێزن و سروشتی سەیرانگاکان پارێزن. همو سالي في وقتي أدبت طواف جندي أو سربرت خود كجن وتينا بر مزاري وزاد خودتين أو بنو دعوته مروفيت خو خزمو كسكاري خود كان جندا ودربي شيخان التين بجداري دوي ريو رسمي دات كان بيشي نوكا وبيشي وقتي آرام أو دولو زرنابون كيف بو سما بو همو تشتهبو بس نوكا برفان ظروف هدنا آرام أو بس رسمة عيني وميواني أو تنكرن طواف شيخ مندا وهرسال في شاقي خيرات كنو وخوشية وأم ملتك محبين وأم خيرش دنياهم ويرد خوازين وخير ناذي خدي وخير شيء ومن ذبيحات كوشين وخير شيتكن هاتشي إنساني هسر شافا وسر سرابي بخير بباما وخير وخوشي هرسالو هذي خدي. من ناستان بلين ام تنكساني كين حزمه بسياري كلاسيكا ترى ابو فكرم لك دوتم دبي نمايش بكين هرسي سياري كوني لكركو خردي كينو خد بتصاو خوتي بيني سياري تاعي موديل 38 سياري تاعي موديل 55 67 شتێکی جوانن پێویستە بمینن ئەم سیارانە شتێکی خۆشە پێویستە ئەمە ساڵانە بکرێت لە بەغا ساڵانە ئەکرا جایزەیانەدای ئەو سیارەی جوان بووە یعنی پاک بووە لە لزنەکە لز نەدانشت و هەنێک سیارە هەبوو لە حساب حکومەت تعمیرە کرایەوە ئەگە کابرا پارەی نەبووایە. هیواداری ئەم شتا بەردەوام بێ بەردەوامیش زۆر بێ ئەمە من بە شتێکی جوانیە بینم شتێکی زۆر جوانە چونکە ئەم شتانە کۆنە و دەگمەنە هیواداری ئەم شتانە زیاد بێت و بەرەو زیادش بڕوە هیواداری حکومەت شتێ بۆ ئەمانە بکەم شتانە بمێنێ.